پێشوازیمان لە بەڕێز وەزیری ناوخۆ ستافە بەڕێزەکەی کرد کۆبوونەوەی هاوبەشمان بۆ گەنگەشە بوو لەسەر چەند تەوەرێک کە داخوازی لەو گازندەی هەندێک هاوڵاتیانی خۆمان بوو و بەشێکیشی لە دەرەوە بوو ئەو تەوەرانەی کە قسەمان لێسەری کرد بە تێر و تەسەلی بریتی بوون لەمانەی خوارەوە کێشەی ڤیزەی کوردانی ڕۆژئاوا لە دەرەوە و هەروەها ئەو کۆمپانیانەی کە بە بیانووی پێدانی ڤیزە بە هاوڵاتیانی ئێمە ڤیزەی شنگن پاریان لە خەڵک وەرگرتووە بەڵام ڤیزەکەیان دابین نەکردووە هەروەها بابەتی تێستی کۆڕۆنا و چەند بابەتێکی تر بە سوپاسەوە جەنابی وەزیر وەڵامی هەموو ئەو پرسیارانەی ئێمەی داوە کە قەناعەت پێکەر بوون بەشێکی پەیوەستە بە ئیجراعات کە وەزارەتی ناوخۆ لێرە بەدوا دەیکا بەشێکیشی پەیوەستە بەو ڕێنماییانەی کە بە هەندێک لایەنی تر دەدرێ بەوەی کە بە هەموو لایەک بتوانین ئەو بابەتانە چارەسەرکەین چونکە بابەتی گشتین سوپاسان دەکەم دووبارە ئێستا داوە لە برای بەڕێزمان کاگڕێوەرەکەم با قسەتان بۆ ئەو کاتتان باش زۆر زۆر سوپاس بۆ بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە لیژنەی پەیوەندەکانی دەرەوە و ڕەوەندی کوردی سوپاس بۆ سەرۆکی لیژنە کاک ڕێبوار و هەموو هەواڵانی ترکە لە کۆبوونەوە بەیەکەوە دانیشت بووین ئەو تەوەرانەی کە ئاماژەی پێکرد جێگای گرنگی بوون و ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی ناوخۆ هەمیشە پەیوەندێکی باش و ڕاستەوخۆمان هەبووە لەگەڵ پەرلەمان و لە هەموو ئەو گفتوگوانەی کە لە لیژنەکان کراون چ سەردانی وەزارەتی ناوخۆیان کردبێت چ ئێمە سەردانمان کردبن لە خزمەتیان بووین گفتوگۆکان زۆر بنیاتنەر بوونە و لە خزمەتی هاوڵاتیان بوونە و هەموو ئەو خەڵکی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن تایبەت بە کێشە و گرفتی خوشک و برایان لە کوردانی ڕۆژئاوا ئەوانەی چ لە دەرەوەنە چ لێرەنە گفتوگۆیەکی تێر و تەسەلمان کرد و بۆمان ڕوون کردنەوە کە ئەو گرفتانەی دێتە پێش سەرچاوەکەی لە چیەوە سەردەگرێت و هەردوو لامان کۆک بوون لەسەرەوەی کە دەبێ ڕێکار و ئاسانکاری زیاتر بۆ خەڵکی ڕۆژئاوا بکرێت چونکە بە حقیقەت ئەمان تووشی زوڵم و زۆردارێکی یەکجار بوونە و ئەوان لێرە لە وڵاتی خۆیان دەژینەوە وەکو ئاوارە بەڵام ئێمە ئەو توانایەکە هەمانە لە حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان لە خزمەتی ئەوان دەبین بابەتی دابینکردنی ڤیزای شنگن کە هەندێک خەڵک لە ژێر ناوی کۆمپانیای جیاواز کە کۆمپانیای گەشت و گوزارن بەڵام لە هەمان کاتدا خزمەت گوزاریەکیان زیاد کردەوە لە دابینکردنی ڤیزا و پارەیەکی زۆر لە هاوڵاتیان وەردەگیرێتن و زۆربەی جاریش پارەکەیان دەفرەوتێتن ئێمە لە وەزارەتی ناوخۆ دەستگا ئەمنیەکان خەڵکێکی زۆرمان دەستگیر کردووە کە قاچاقچێتی بە ڤیزا دەکەن چ لە هەرێمی کوردستان چ لەگەڵ وڵاتانی تر و لە فڕۆکەخانەکانی ئێمە خەڵکێکی زۆر دەستگیر کراوە کە ڤیزای ساختەیان پێ بووە کە لە ڕێگەی ئەو قاچاقچیانە بۆیان دابین کراوە بۆیە من لێرەوە داوا لە هەموو هاوڵاتیانی خۆشەویست دەکەم کە پارە لە هیچ کۆمپانیایەک نەخەوێنن بۆ وەرگرتنی ڤیزا چونکە ئەم کۆمپانیانە بە شێوەیەکی ڕەسمی چالاکی وەرگرتنی ڤیزایان وەرنەگرتووە و مۆڵەتیان نییە بۆ ئەو ئیشە هەر لەبەر ئەوە بوو کە لەگەڵ لیژنە گفتوگۆمان کرد لەگەڵ وەزارەتەکانی تری پەیوەنددار هەماهەنگی بکەین بۆ ئەوەی ڕێکاری پێویست و یاسایی بگرنە بەرامبەر هەموو ئەو کۆمپانیا و ئەشخاصانەی کە فێڵ لە خەڵکی خۆمان دەکەن و ڤیزای ساختەیان بۆ دابین دەکەن زۆر سوپاسان دەکەم وەزیراکات پارێزم لە کەناڵی سپێرە دوو پرسیارم هەیە پرسیاری یەکەم سەبارەت بە ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا ئەمڕۆ بڕیار لە لیژنەی باڵای کۆڕۆنا کۆبوونەوە چ بڕیارێک دەدەن قەدەغی هەڵبسۆ دەمێنێ نامێنێ ئەو پرسیارێکیان پرسیاری دووەم زۆر لەو پەرلەمانەش باسی ئەوە دەکرێت کە ژمارەیەکی زۆر لە ئۆتۆمبیلی قاچاق هاتۆتە هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ تابلۆیان پێ دەدەن ئەمە چۆن دەکرێن تابلۆیەکیان دەبێت سەبارەت بە کۆبوونەوەی لیژنەی باڵا ئەمڕۆ دوای نێوەڕۆ کۆبوونەوەکە دەکرێت گوێ لە راپۆرتی وەزارەتی تەندروستی دەگرین گفتوگۆی دەکەین و هەڵسەنگاندنی ئەو بڕیارانەی پێشوش دەکرێتن بە تاکید خۆتان دەزانن کە مانگی پیرۆزی ڕەمەزان لە پێشمانەوە ڕەنگە یەک دوو ڕۆژی تر دەست پێ بکات بۆیە ڕێکارەکان گۆڕانکاری بەسەردادێتن لە ڕووی قەدەغەی هاتوچۆوە لە ڕووی کردنەوە و داخستنی ئەو شوێنانەی کە پێویستن و بە تاکید ڕەچاوی مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەین و قەدەغەی هاتوچۆوەکو خۆی نامێنێتن سەبارەت بە ژمارەی ئۆتۆمبیل بۆ ئەوانەی کە بە قاچاق هاتوون
بەداخەوە سیارەیەکی زۆری قاچاق داخل بووە لە خوار مۆدل و ئێستا لە ناو شەقامەکان دەجوولێنەوە. پێشنیارێک هەبوو کە ژمارەیان پێ بدرێت و تابلۆیان پێ بدرێت. ئێمە لە وەزارەتی ناوخۆ تا ئێستا بڕیارمان نەداوە. ئەمە لە ژێر دراستدایە لەگەڵ وەزارەتی دارایی کە بڕیار بدەین ڕێگا بکرێتەوە بۆ هێنانی ئۆتۆمبیلی خوار مۆدل. خۆتان دەزانن لە عێراق ئەم بابەتە باس کراوە و بڕیاری لێدراوە. ئێمەش وەکو بەشێک لە عێراق ناکرێتن بڕیارەکان وەکو بڵێ پێچەوانە یەکتری بن لەوێ دەرگا کراوە بێتن و لێرە داخرێت هاوڵاتیانی ئێمە ناچار بن کە تووشی سیارەی قاچاق هێنان بن. بەداخەوە لە هەندێک سنوور سیارەی قاچاق داخل کراوە ئێمە ناتوانین شەرعیەت بدەینە بەو قاچاقچێتیە و ئەگەر دراسەتی تەواو کرا ئەو ڕێکارانەی کە پێویستە ئەو سیارانەی پێداخل بووە ڕێکارەکان تونتر دەبن و ئەو ڕسوماتانەی کە وەردەگیرێ دەبێت زۆر زیاتر بێ بۆ ئەوەی شەرعیەت بەو قاچاقچێتە نەدرێتن. سەبارەت بۆی پرۆژەیەک هەبوو لە وەزارەتی ناوخۆ بۆەوەی پێداچوونەوە بۆ مۆڵەتی هەڵگرتنی چەک بکرێت لە ئێستادا سەمودای شتەقەکردن بە تایبەت لەسەر ئاسیێنەی کوردستان لە شوێنە جیاوازەکان بووە ئەو پرۆژەیە بە شوێن گەیشتە پرسیاری لەوەی تایبەت بەوەی سزادانی ماسک ئێستا ئەو ئیجراعاتە هەیە کە ئەو کەسی ماسک دەبەستێت بڕێک پارە سزان دێت ئەو پارەی بۆ سەرف دەکەین باز لەوە دەکراکە بۆ توشخواری کۆڕۆنا لە کۆشخانەکانی کۆڕۆنا سەبارەت بە دیاردەی چەک هەڵگرتن ئێمە ئێستا لیژنەیەکمان دروست کردووە لە نوێنەرانی دەستگای ئاسایش وەزارەتی ناوخۆ و دەستگا ئەمنیەکانی تر بۆ ئەوەی پێداچوونەوەیەکی تەواو بە یاسای هەڵگرتنی چەک بکەین. ڕەنگە ئەم یاسایە بۆ ساڵانی ڕابردوو باش بوو بێتن بەڵام دوای ئەزمونێکی زۆر هەز دەکەین هەندێک بۆشایی تێدایە. لە داهاتوودا پێشنیارەکان دەخینە بەر ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی لە پەرلەمان بڕیاری لەسەر بدرێت. بابەتی سزای ماسک نەبەستن بەشێکی ئەو سزایانە بڕیارمان لێداوە کە بۆ هێزەکانی بەدواداچوون لە پۆلیس لە ئاسایش لە لێژنەکانی قایمەقامیەت بۆ ئەوەی کە ئەوان بۆ خەرجی ئەوان و دابینکردنی ماسک بۆ ئەو خەڵکەی بەو کارە هەڵدەستێت. بەشەکەی تریشی دەگەڕێتەوە گەنجینەی گشتی حکوومەت. بەس یەک ڕجام هەیە یەکە و یەک پرسیار بکەن چونکە بەڕاستی هەرێکە و دوو پرسیار دەکاتە زۆر. قەدەغەی هاتوو لەگەڵ ڕاگەیاندنی قەدەغەی هاتوو لە پارێزگای هەولێر جێبەجێ دەکرا و دوکان و بازاڕەکاندا دەخە بەڵام لە پارێزگای سلێمانی جێبەجێ نەدەکرا. ئەم جار ئەگەر بڕیارێکی وا هەبێ ئێوە لە پارێزگای سلێمانیش جێبەجێ دەکەین یان تەنها پارێزگای هەولێر و جۆ دەبێتەوە؟ بەداخەوە لە ڕۆژی یەکەمی دەرچوونی ئەو بڕیاری قەدەغەی هاتوو لە سلەیمانی و لە شارەکانی تر جێبەجێ نەکرا. ئەمە چۆ بابەتی قەناعاتی شەخسی ئەمە لەگەڵ تەندروستی گشتی ناگونجێت. ئەو بڕیارانەی کە ئێمە دەیدەین هەمووی لە خزمەتی تەندروستی گشتی کوردستانە و هاوڵاتیانی کوردستانە. ئەو کاتەش لەگەڵ پارێزگاری سلێمانی قسەم کرد و لەگەڵ دەستگا پەیوەنددارەکانیش لە سلێمانی قسەم کرد. بۆیە ڕۆژی پاشتر قەدەغەی هاتوچۆ جێبەجێ کرا و تا ئێستاشی لەگەڵ بێتن. ڕەنگە وەکوش هەولێر و دووهۆک نەبێتن بەڵام تا ڕادەیەکی زۆر لەو سنوورانەش جێبەجێ. لە کوردستان تیڤی و پرسیارێک پێشتر حکوومەت یاریێکی کوردستان بڕیاردا بۆ ڕێگەکردن لە قاچاقەتی لە دەرەوەتە سنووریەکان لیژنەیەکی هاوبەش لە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ پێکبێنرێت. ئەو لیژنەیە دروستکرا ئەگەر دروستکرا دەرئەنجامەکان لیژنەکە چی بوون بۆ ڕێگەکردن لە قاچاقەتی لە دەرەوەتە سنووریەکان؟ ئەو لیژنەیە لە نێوان وەزارەتی ناوخۆ و وەزارەتی پێشمەرگە بوو. بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانە ئێستاشی لەگەڵ بێتن ئەو بڕیارە لە شوێنی خۆیەتی و ئێمە ڕێکارەکانمان گرتوتە بەر بۆ ئەوەی دروستکردنی هێزەکە. بەڵام بە حقیقەت هەندێک لە برایان لە سلەیمانی ڕەیان وا بوو کە ڕەنگە شێوازی تر هەبێت بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە و پێویستی بە گفتوگۆی زیاتر هەیە. چاوەڕی ئەو هەوڵانە دەکەین. ئەگەر ئەو هەوڵانە هیچ ئەنجامی نەبوو بە تاکید ئەو هێزە دروست دەکرێتن و ڕەوانەی سنوورەکانیش دەکەین. بە تاکید گوتم ڕێکارەکان لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزان دەگونجێنی. ژیان لە ڕەمەزان دەکەوتە دوای کردنەوەی بەربان. بۆیە ناکرێت قەدەغەی هاتوچۆ بەو شێوەی ئێستا هەیە
بەردەوام جناب وزیر سەبارەت بە داخستنی کەمپەکان حکوومەتی عێراق لە بەشێک لە ناوچەکان بە تایبەتی لە کەرکووک و ناوچەکان کەمپەکانی داخستووە ئەو بڕیارەی حکوومەتی عێراق کەمپەکانی یاریمی کوردستانی پێبێتەوە یا بە تاکید بڕیارەکە هەرێمی کوردستان ناگرێتەوە لەبەرەوەی ئەو بڕیارە ئێمە لەگەڵی نینە بە ناچارکردنی ئاوارەی ناوخۆیی بۆ گەڕانەوە بۆ زێدی خۆیان. سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین جار تاکیدمان لێ کردوێتەوە ئێمە لەگەڵ گەڕانەوەی ئارەزوومەندانەی هەموو ئەو خەڵکەینە بۆ ناوچەکانی خۆیان. ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی هۆکار نەبووینە لە ئاوارەبوونی ئەو خەڵکە و ناسچینە بنباری ئەوەی کە بە زۆر خەڵک بنێرینەوە، بەڵام ئاسانکاری پێویستمان کردووە بۆ هەر هاوڵاتێک ویستی گەڕانەوەی هەبوو بێت و بۆ ئاگاداری بەڕێستان ئێستا ئاوارەی تر لەو کەمپانیی کە عێراق دایخستونە ڕۆژانە دەگەڕێنەوە کوردستان بۆ کەمپەکانی کوردستان. ئەماش دیپلۆماتیک مەگەزین بۆ کاڕێبوارێ لەم کۆبوونەوەیە ئەو خاڵانە چی بوون بە دیاریکراوی گفتوگۆتان لەگەڵ جەنابی وەزیر کرد لە پرسی ویزە و پرسیێوانی کرد و وەڵامی جەنابی وەزیر بۆ ئێوە چی بوو؟ یعنی ڕوون کرد زانیاری وەکو لە دەستپێک باسم کرد ئەو تۆوەرانەی کە ئەمڕۆ کۆبوونەوەیکی هاوبەشی پێکرا قسەی لەسەر کرا بریتی بوو لەمانێک خوارەوە. یەک گەنگەشەکردن و گفتوگۆکردن لەسەر کێشەی کوردانی ڕۆژئاوا، کێشەی ویزە دیارە بەشێک لە کوردانی ڕۆژئاوا بە تایبەتی ئەوانەی کە لە وڵاتی ئەڵمانیا نیشتەجێ بوون لە ماوەی ڕابردوو هەندێک خەڵک لە هەرێمی کوردستان توانی بە شێوەیە کە ئیسیفادە لەو بابەتە ببێنێ ویزە لە سەروی $300 300 یۆرۆ 400 یۆرۆ فرۆشراوە و هەمیش ویزە تاخیر کراوە بۆ خەڵکانی ئێمە. جەنابی وەزیر ڕوونکردنەوەی تێروتەسەلی لەسەرەوە بابەتەدا کە لێرە بە دواوە ڕەنگە 2 مانگی تر سیستەمێکی تازە ئەلکترۆنی بێتە کایەوە کێشەی ویزە بە یەکجاری دابین بکە یا چارەسەر بکە. کێشەی ویزە ئێستا هەم بە ئۆنلاین هەیە و هەمیش لە ڕێگەی نوێنەراتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. بابەتێکی تر کە قسەمان لەسەر کرد بریتی بوو لە ئەو پارەی کە دەچێتە دەرەوەی هەرێمی کوردستان بە مەبەستی کڕینی جنسیەی دۆمەنیکا و هەندێک جنسیەی وڵاتانی تر یا پاسپۆرتی وڵاتانی تر. ئێمە ئەو بابەتە 2 دیوی هەیە، دیوێکیان یاسایی و دەستوریە کە دەستوری عێراق ڕێگەی داوە کەسێک ببێتە خاوەن 2 ڕەگەزنامە 2 پاسپۆرت، بەڵام ئەوەی کە ئێمە هەڵوەستەمان لەسەر کرد دیوە داراییەکەیە تا چەندە ئەمە بارگرانی زیاتری دروست کردووە قەیرانی دارایی تۆختر کردوتەوە لە هەرێمی کوردستان. تەوەرێکی تر بریتی بوو لە قسەکردن لەسەر تێستی کۆرۆنا بە تایبەتی لە بڵێن فڕۆکەخانەکانە کرێ خۆتان نەزانن کە لە فڕۆکەخانەکانی ئێمە خەڵک هەیە تێست ئەکا کە ئەچێتە وڵاتی دووەم، لە وڵاتی دووەمیش کاتێک کە دەگەڕێتەوە تێستی ئەو وڵاتەی پێبێ لە فڕۆکەخانەکانی ئێمە دانی پێنانڕێ. بۆیە جەنابی وەزیر تاکیدی لەسەرەوە کردەوە کە ئەو بابەتە چارەسەرەکرێ. تەوەری چوارەم و کۆتاییش ئەوە بوو کە هەندێک کۆمپانیا هەیە لە هەرێمی کوردستان کە لە بنچینەدا خزمەت گوزاری ویزە پێشکەشی هاوڵاتیانەکە، بەڵام بە بیانووی وەرگرتنی ویزە بۆ هاوڵاتیان هەندێک پارەی وەرگرتووە لەم خەڵکە ویزەکەشی دابین نەکردووە. جەنابی وەزیر پێداگیری کرد لەسەرەوە کە ئیجراعاتی قانونی لەمەڕ ئەو خەڵکە وەردەگیرە. سوپاسان دەکەم. پرسیارەکەی هەر بەجددی حکوومەتی عێراق جددیە لە چارەسەرکردنی ئەم کێشەیە و جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە و گرفتەکانی بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنەکە چی؟ بەداخەوە هەروەکو ئێوە دەزانن پێویست بوو چەند مانگ پێش ئەم ڕێککەوتنی شنگار بکەوتە بواری جێبەجێکردن. ئێمە لە هەرێمی کوردستان هەڵوێستی خۆمان زۆر باشکرا ڕاگەیاندووە پشتگیری ئەم ڕێککەوتنە دەکەین و مکڕین لەسەرەوەی کە دەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێت، بەڵام تا ئێستا حکوومەتی فیدرال نەیتوانیوە ئەو بڕگانەی کە پەیوەستن بە حکوومەتی فیدرالەوە بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنەکە لەسەر ئەرزی واقع شتێکی وا نەکراوە. هەندێک شتی شکلی کراون، بەڵام لە واقعدا هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە، نە ئەو هێزانەی کە پێویستە ئەوێ بەجێبێڵن جیان هێشتووە، بەعکسەوە بوونیان زیاتر بووە، ژمارەیان زیاتر بووە، دەسەڵاتیان زیاتر بووە و لە هەمان کاتیشدا لە ڕووی ئیداریەوە نەگۆڕانکاری کراوە و بۆ دامەزراندنی پۆلیسی محەلی هەتا ئێستا هەنگاوی پێویست نەهاوێژراوە. بۆیە لە سۆنگەی خەمخۆری خۆمان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی شنگار و بۆ ئەوەی کە ڕێگا خۆش بێتن بۆ گەڕانەوەی خوشک و برە ئاوارەکان لە ئێزدیەکان بە تایبەتی کە نەهامەتێکی زۆریان چەشتووە و لە دەست ژیانی کەمپەکان ڕزگار ببن
ئێمە داوا لە حکوومەتی فیدرال دەکەین و داواش لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین، داوا لە هەموو لایەنێکیش دەکەین کە لە شنگارن بۆ ئەوەی ڕێگا خۆش بکەن بۆ جێبەجێکردنی ڕێککەوتنەکە بە پێچەوانەوە نەهامەتیەکانی ئەو خەڵکە زیاتر دەبێتن و زۆر سپاسان دەکەم.